لە کاتێکدا نەوتی کەرکووک بە بەردەوامی بەشێک بۆ لە سەرچاوی داهاتی عێراق کەچی حکوومەتی عێراق کەرکووکی لەو داهاتە بێبەش کردووە و بێبەشکردنی کەرکووکیش لە داهاتی نەوتەکەی لە کاتێکدا بۆ کە ڕێکەوتنی دوو قۆڵیش لە نێوان هەرێم و بەغدادا هەبووە. ساڵێکە نەوتەڕوا ئێمە نەک لەم ساڵەدا سوودمن نەبووینە بەڵکو لە ساڵی 2013 و 14 کە ئەو کاتە حکوومەتی عێراقی نرد سوودمن نەبووینە لێ. پارێزگاری کەرکووک هۆکاری فرامۆشکردنی کەرکووک بۆ سیاسەتە مەرکەزیە دەژێڕێتەوە کە بەردەوام حکوومەتەیەک لە دوای یەکەکان بە حکوومەتی ئێستا شەوپەنایان بۆ بردووە. بەڕێز عادل عەبدولمەهدی دۆستمانە و دۆستی شەخسیشین ئێمە و هەماهەنگیمان هەیە بەڵام سیاسەتەکان تا ئێستا لە مەرکەزەوە دێت. پارێزگاری کەرکووک تایبەت بۆ کورساردنی و زارشکرای دەکات کەرکووک و هەرێم لە یەکتر نزیک بوونەتەوە بۆی پشتی کەرکووک لە داهاتی نەوتەکەی لە هەرێمەوە دەستە بەر بکرێت. ئێمە گفتوگۆی گرنگمان هەیە لەگەڵ هەرێمە بۆ ئەو مەسەلەیە و لە کاتی تەواوبوون و ئیمزاکردنی ئەو ڕێکەوتنەکە هیوادارین بێ ئەو کاتە ئاگادارتانەکەینەوە. ڕێکەوتنی نێوان کەرکووک و هەرێم لە بواری نەوتدا دەواازێکی نوێ لە بەردەم خزمەتکردنی کەرکووک دەکاتەوە بە تایبەتەکە هەرێم داهاتی پترۆدۆلار بۆ شاری کەرکووک دەستە بەر بکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.